گوندی وێزێ طبعاً گوندەشی قەڵەباڵغ و خۆشە بەڕاستی بەس لۆ ئێستا عالیان ئەوە ساردایی داهاتیە بەروبوومەکە تقریبان لە کۆتاییە خەلاسەبی وەکو مەسەلەن بڵێن میوەجاتی وەچی ترێ و گویز و سێ و خۆخ و ئەو بابەتانە هیچی نەما تەماتەش ئەوە لە کۆتایینە خەریکە خەلاسە بن جا ئەوە بەحقەت سارداییە داهاتیە دوینە ئێستا لێرە لەو شاخەی لەسەرەوە بەفری لێدەهات هەتا ئەو ڕۆبەیانیش هەر بڵین پێیوە دیار بوو بەفر و سارداییەکی زۆرشی دروست کردیە بە حقەتەوەندە چڵکە بەفرێ لە مانجی شەشەوە دەست بە چاندنی بەربوومەکانمان دەکەین کولەکەیە تەماتەیە خیارە لە 15 دەست بە هاوردە دەکەین بۆ بازارەکان لە سەرەتای مەسەلەن کۆتایی مانجی 11 بەربوومەکەمان کۆتایی پێدێت داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە چاوەکی بە حاڵی فەلاحان دابخشێنێت